بەخێربێن بە Uselect-Cihan. لێرە هەموو ئۆتۆمبیلە باوەڕ پێکراوە بەکارهاتوەکانی توێتا بەردەستن. لەوانەش Land Cruiser Black Edition 2024 کە ڕەنگی ڕەش پڕخواستترین جۆرێتی لە بازاردا. ئۆتۆمبیلەکەمان 6 پستۆنەوە قەبارەی بزوێنەرەکەی 4.0 لیترە. ماوەی ڕۆیشتنەکەی تەنها 940 کیلۆمەترە. لە ئۆتۆمبیلە خەزانیەکانیش زۆری توێتا هایلندەری مۆدل 2023مان بەردەستە. قەبارەی بزوێنەرەکەی 2.5 لیتری 4 پستنی هایبریدە. زۆرێکی تری توێتاتەم پێشکەش دەکەم کە کۆڕۆڵای مۆدل 2024. قەبارەی بزوێنەرەکەی 1.8 پستۆنە. ئێستا دەتوانیت لە Uselect-Cihan بەدەستی بێنیت لەگەڵ هەموو خزمەتگوزاری خۆڕاییەکانی کەماوێتی و هەروەها گەرانتیە 3 ساڵێکی. ئێستا لە هەموو پێشنگەکانی Uselect-Cihan دەتوانن سەردانمان بکەن بۆ بەدەستهێنانی ئۆتۆمبیلی توێتایی بەکارهاتووی دڵخواستە.